السلام عليكم. من ئافرەتێکم کوڕێک هات داوامی کرد، پرسیارمان کرد، وتیان عیبی نییە. منیش ڕازی بووم. لە دواییدا سکم هەبوو، 4 مانگ بوو، شەوێک هەڵسام سەیری مۆبایلەکەم کرد، عەلاقەی خۆشەویستی لەگەڵ براژنەکەم هەیە. واتە مێردەکەی لە ڕێگەی مۆبایلەوە عەلاقەی خۆشەویستی لەگەڵ براژنی خێزانەکەی خۆی هەبووە. عەلاقەی بێئەخلاقی لە نێوانیاندا هەیە. هەڵسام چوون بە خەسوو خەزوورم وت، وتیان نابێت لای ماڵی باوکت بیڵێ چونکە خوێن دەڕژێت. لەگەڵ مێردەکەم جیابووینەوە، تەلاقی خۆم وەرگرت و منداڵەکەم لای خۆمە. ئێستا مامۆستاوە 7 ساڵە من بەس ئەگریم، ئافرەتێکم نوێژ دەکەم، قورئان دەخوێنم. هەندێک جار دەڵێم بڕۆم بۆ لای دکتۆری نەفسی چونکە زۆر خراپە وەزعم، چونکە براژنەکەم ئێستا براژنەکەم لای براکەمە و عیبیان نییە. دائیمەن لەسەر بەرماڵ دەڵێم خوایە ئەم دڵتەنگیم چاک بکە. مامۆستا ئێستا لای براکەم هیچم نەوتووە، چاوەڕێی خوای گەورەم حەقم بستێنێ. 7 ساڵە بەردەوام فرمێسک لە چاو مشک نابێ، دڵم زۆر تەنگە، هیچ ئومێدێکم بە ژیان نەماوە. تخوا مامۆستا ڕێگایەک بەڵکو و هەندێک باش بم و دڵم ئاسوو دەبێ. بەداخەوە بەڕێزان، ئەمانە دڵی هەمومان ناڕەحەت دەکا. ئافرەتێک هەر لە کوردەواری ئێمە بەردەوام وایە، کەسێک کە دەچێتە خوازبێنی کەسێک بەردەوام فڵان کەس چۆنە، وەڵڵا هەزار عیبێەوە کوڕ عیبی نییە، ئەمی ژوا بووە، شووی پێ کردووە. بەڵام ئەمە ئەخلاقە لە پێش هاوسەرگیریشەوە هەبووە. کەسێک بەداخەوە تموح لە براژنی خێزانەکەی خواتە ژنی ژن براکەی بکە زۆر خەتەرێکی گەورەیە. ئەمانە خێزانن. ئال لێرەشدا دەڵێن بەڕێزان، ئەها تۆ جەنابەت هاوسەرت هەیە، بەڵێ جەنابەت هاوسەرت هەیە، ئەو هاوسەرە برای هەیە، براکەی خێزانی هەیە، ئەو خێزانە لەگەڵ تۆ نامەحرەمە. زۆر کە سەڵی ئیسلام پێی دڵپیسیمان دەکە، ئیسلام پێی دڵپیسیمان ناکە، لەبەر گورگێکی ئاوا دەبێت هەموو پاکەکانیش دەرگان لێداخرێ. ئەو خێزانەی ژن براکەت نابێ بە تەنها لەگەڵ تۆدا بێ، نابێ نامەندە گۆڕینەوە لە بەینتاندا بێ، نابێ بەبێ مێردەکەی تەلەفۆنتا لە بەینتاندا بێ. خۆی شەیطانە و شەیطانیش دەکا بە هاوکار لەو بەینا ماڵوێرانێکی ئاوا دروست دەبێت. ئەم حاڵەتانە دەبێ ئاگامان لە خۆمان بێ. شەریعەتی پیرۆزی ئیسلام کاتێک کە دەفەرمێ ئەم شەریعەتە پاکە، ئەها چاولێ تەوقەکردن لەگەڵ خێزانی ژن براکەی خۆتە کەەوە برای خێزانتە مەحرەمی ماڵتە، بەڵام ژنەکەی مەحرەم نێ بە تۆ، نابێت تەوقەی لەگەڵا بکەی، نابێت بە تەنیا لەگەڵ یا سواری بڵێ من دەیگەێنمەوە ماڵی باوکی، ئەبێ ئیلا مێردەکەی خۆی لەگەڵا بێ، خێزانی خۆتت لەگەڵا بێ، بۆی ئەم گورگ ئاسانە زەفەر بە خێزانەکان نەبن. بەداخەوەتانێ ئەم ژنە لەسەر ئامۆژگاری خەسوو خەزووری بابەتەکەی کۆتایی پێهێناوە. بەداخەوە منداڵێک ئێستا بە بێ باوک لە لای خۆی گەورە دەبێ 7 دانە ساڵە فرمێسک دەڕێژێ، ئەستا براژنەکەی و براکەی چوونەوە لای یەکتر و هەر بە هیچیان نەزانیوە. خوشکی بەڕێزم، ئینشاءڵڵا تۆ لەسەر خواپەرستی خۆت بەردەوام بە، تۆ بووی بە قوربانی بەداخەوە، بەڵام ئێمە لە دنیایەکە دەژین، کەس بێگرفت نییە، گرفتەکەی تۆ زۆر گەورەیە، قوربانی ناو خێزانەکەی خۆتی. بۆ 7 ساڵی تەمەنت بەڕاستی بە ناڕەحەتێکی زۆر بەسەر بردووە، بەڵام ئێمە لە دنیاداین. جا ئەگە دنیا هەر ئەم چەند ڕۆژە بۆیە بەڕاستی شانی خەفەتی زۆر گەورە بوو، بەڵام ئێمە قیامەتمان لە پێشە خوشکی خۆم دڵنیات دەکەمەوە قیامەت تەرازووی عەدلی خوای پەروەردگار دادەندرێ. ئەو زوڵمەی لە تۆ کراوە دڵنیا بە ناگاتە قیامەت، هەر لە دنیادا خوای گەورە حەقت وەدەستێنێ. تۆ دوعای شەڕ لەسەر لە کەس مەکە، بڵێ یا ڕەبی پەروەردگارە من ئەوانم سپاردن بە تۆ، ئەو مێردەم ئەو براژنەم کە ژیانی من و منداڵەکەمیان تاڵ کرد، خۆت ئەحکەم الحاکمینی ئەعدەل العادلینی، یا ڕەبی خوای گەورە حەواڵە بە تۆ بن. بەڵام خوشکی بەڕێزم، بە قسەی برای خۆت بکە. ئەم 7 ساڵە تۆ خەریکە تووشی نەخۆشی دەرونی دەبێت، تەنانەت بیرت کردێتەوە پشە لای دکتۆری دەرونی بشت چوویتە ڕاوێژگای دەرونیت ببینێ باش بوو. بەڵێ، بەڵام خوشکی بەڕێزم، بە قسەی برای خۆت بکەی. باشترین شتێک ئەوەیە هەوڵدە هاوسەرگیری بکەوە. وا مەزانە هەموو پیاوانوان لە ناو هەموو کۆمەڵی هێلکەدا کە دەخرێنە ژێ مریشکێکەوە 1-2 دانیان پیس لێ دەرەچێ، بەڵام ئەوە لە ناو کۆمەڵێکە یەک هێلکی پیس هەیە، لە ناو هەزاران پیاوێکی ئاوا نامەرتەیە. ڕێزم هەیە بۆ خۆم و ڕووی هەموو پیاوان، پیاوێکی بەڕێز هەڵبژێرە، کوڕێکی بەڕێزی تر هەڵبژێرە، شووی پێ بکە، ئەتەخلیە ثم تەحلیە. تۆ دڵت لەو پیاوە تازە خاڵیکە لەو ژیانە ڕابردووە، ئەو لاپەڕە ڕەشە پاکەوە، تۆ هیچ گوناهێکن نەکردو، تۆ قوربانی جارێشەش مەبەوە بە قوربانی کە شوت کردەوە دڵنیا بە سەرکەوتو دەبی. خوای گەورە قەرەبووی ئەو ژیانت بۆ دەکاتەوە، بەڵام سوور مەبەر لەسەر بە تەنها ژیان، یعنی تامردن تۆ هەر فرمێسک بڕێژی، هەر دوعا بکەی، دوعاکانت گیرا بوون و ئەم بەرنامەیەژی ئینشەڵڵا خێرێکە بۆ تۆ. ئەگەر چاود ور کردەوە
کوڕێکی باش پیاوێکی باشی بەڕێز و بە حرمەت کە شایانی ژیان لەگەڵکردن بێ بە پشتبەستن بە خوای گەورە ژیانێکی نوێ لەسەر لەگەڵ یا دەست پێ بکەوە من دڵنیات دەکەم خوا قەرەبووی هەموو ڕابردوود بۆ دەکاتەوە و بەرامبەرەکانیش کە ئەو ناحەقی گەورەیان بەرامبەر بە تۆ کردووە دڵنیا بە سزای خۆیان دەگەن لەم دنیا و لەو دنیاش یا ڕەبی خوا سەرفراز بکات.